يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس، ژیان وەکو خۆشی زۆرە، ژیان خۆشە. ئەگەر ئینسان خۆی پەروەردگار مەرحەمەتی لەگەڵیا هەبێ، خاوەنی ئیمان بی، تەندروستیت باش بێ، کار و پیشەی حەڵاڵت هەبێ، لە وڵاتێکا بژی دادپەروەری تێدا بێ و حاکمی وڵات دادگەر بێ، وەڵاهی ژیانی سەر زەوی خۆشە. خۆشیەکانی ژیان یەکجار زۆرن، بەڵام بە دڵنیاییەوە چونکە ئێرە دنیایە و بەهەشت نییە، بۆ هەموو کەسێک ئەبێت لە ژیانە کۆمەڵی حاڵەتی تنگانەش هەبێ. بە کوردی خۆمان ژیانی دنیا هەوراز و نشێوی زۆری هەیە. یەومون لەکە و یەومون عەلەیک، ڕۆژێک بە قازانجی تۆیە، ڕۆژگارێک بەدەمتەوە زەردەخەنە دەکا، شتەکان بەدەستەوە دێن، بە دڵی تۆ ڕۆژگار دەسوڕێ. بەڵام دڵنیابە و یەومون عەلەیک، چاوەڕێی ئەو ڕۆژانەش بکە کە بەرەو ڕوود دەبنەوە. ڕۆژگارێک دێت دژی تۆ دەوەستێتەوە، ئەو ئاواتانەی تۆ پێچەوانە دەبنەوە. وتراوە من سەڕەه زەمەن ساءەته ئەزمان، و ژیانی دنیا یەقینتان هەبێ بەڕێزان ئاوایە. ئەگەر ساتانێک خۆشحاڵت دەکا، چەندین سات و سەعات هەن کە ناڕەحەتت دەکەن، خەمبارت دەکەن، ئازاری دەروونت دەدەن. ژیانی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، سەرمەشق و ڕابەرن بۆ ئێمە ئەو پێغەمبەرە ئازیزانە، سەلامی خوا لە هەمویان بێ و بەتایبەت پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم. ئەوان پێمان دەڵێن هەوراز و نشێویەکانی ژیان لە ڕێگەی هەموو کەسدا هەن، بەڵام تۆی شوێنکەوتووی ڕێبازی پێغەمبەران سەلامی خوا لە هەمویان بێ، لە کاتی ئەو پەڕی تنگانەدا پەنا بۆ خوا بەرە. بەڕێزان، وتارەکەمان باسی ئەوەیە لە کاتی تنگانەی ژیاندا دوعای کاتی تنگانە بکە. زۆر کەس ئەو پرسیارەی لێکردوین و لێمان دەکا، مامۆستا کە کەوتمە تنگانەوە چی بڵێم؟ ئەمڕۆ لەم وتارەدا لەگەڵ جەنابتان ئابادەبوونی ئەم مزگەوتە بچکۆلە و ئێوەی بیسەران و بینەرانی ئەم وتارە لە هەر شوێنێک بن. ئەمە وەڵامە بۆ ئەو پرسیارە لە کاتی تنگانەدا چی بکەم؟ ژیانی پێغەمبەر موسا سەلامی خوای پەروەردگاری لێبێ وەردەگرین. وەکو پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێ، ئەو دوعایانەی کە ئەو کردوونی لەم کاتە تنگانانەی ژیاندا تۆش بیانکە، بە هەمان یەقینەوە دڵنیا بەخوا دەرگای ڕەحمەتمان لێ دەکاتەوە. بەڕێزان، لە تنگانەیەکی هەرە قورسدا موسا لەدایک بوو. ڕۆژگارێک بوو دەسەڵاتداری ئەو کاتە کە فیرعەون بوو لە سنووری وڵاتی میسرا، ستەمەکەی گەیشتە بووە لووتکە. ستەم کە گەیشتە سەربڕینی منداڵی ناوبێشکە بەبێ تاوان، جەرگ سووتاندنی هەزاران ئافرەتی بێدەسەڵات لە ناوبردنی گەلێک کە ئەمە ڕێگ میلەتی کوردی موسڵمانی ئێمەش بەسەری داهات لە کاتی ئەنفالەکاندا. ئەو هەموو منداڵەمان بە زیندویی لەگەڵ دایکی بێگوناه و بێتاوانیاندا تەنها لەبەر ئەوەی کورد بوون خرانە ژێر خاکەوە و ئەو منداڵانە زیڕیان دەچوو ئاسمان. ئەو سەردەمەش لە سەردەمی فیرعەوندا، ساڵی لەدایکبوونی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، زوڵم و ستەم گەیشتە بووە لووتکە. دنیا یەک پارچە تاریکی بوو. موسا لەو تاریکستانەدا سبحان الله لەدایک بوو. ئەو ساڵە بوو کە فیرعەون بڕیاری دابوو چاودێری هەموو دایکێکی دووجان بکرێ، هەر کە منداڵەکەی لەدایک بوو ئەگەر کوڕ بوو دەبێ بکوژرێ. بەڵام دایکی موسا پەنای بۆ خوای پەروەردگار برد. قورئان تۆماری کردووە، وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم
ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين. همو جار عرض جنابتان دكم تخواك قرآن من خوێندەوە با زۆر بەوردی لەسەری بوەستین. قورآن چیرۆک نییە، قورآن حکایەت نییە، قورآن بەسەرهاتی پێغەمبەرانمان بۆ ناژێڕێتەوە وەکو چیرۆک ئێمەش بیخوێنینەوە. قورآن باسی ئەمڕۆمان بۆ دەکا، بۆ جەنابەت کە گەیشتێ بەیانی باسی بەیانیت بۆ دەکا، بۆ 100 ساڵی و هەزاران ساڵی دوای ئێمە باسی ئەو ڕۆژەی مرۆڤایەتی دەکا، پێت دەڵێ ئاوا بژی. پەروەردگار دەفەرمێ وحیمان کرد بۆ سەر دڵی دایکی موسا، خستمانە دڵیەوە ئەن ئەڕضیعیه کە منداڵەکە لەدایک بوو تۆ لەم ساتەدا شیری بدەیە. ئیسلام لەم کەلیمەیەدا قورئان چیمان پێ دەڵێ؟ بە من و بە تۆ دەڵێ ئەگەر تووشی تەنگانە بووی چۆک دامەدا، لەو ساتە وەختەدا چ ئیشێک پێویستە تۆ جارێ ئەمە بکە. تۆ مەڵێ هەر هیچم پێ ناکرێ، هەیە دەڵێت دەست و ئەژنۆم شکاوە تەواو. نە، لە کاتی تنگانەدا ساتێک لەبەر دەمتایە ئیشی ئەم ساتە بکە، چاوەڕێی ساتی داهاتوش بکە، بەڵکو ئیشی ساتی داهاتوشت پێ بکرێ. ئەها قورئانەکە چەند بەوردی بۆمان باز دەکا. بەدایکی موسا پێغەمبەر وترا لەلایەن پەروەردگارەوە خرایە دڵیەوە ئەن ئەڕضیعیه. ئێستا موسا لەدایک بووە، تۆ یەقینت هەیە بیدۆزنەوە دەیکوژن، بەڵام ئێستا چۆکدامەدا، جارە لەم ساتە وەختەدا شیری پێ بدە. جەنابیشت کە کەوتێ تنگانەوە لەم سەعاتی وەختی تنگانەدا چی ئیشێک پێویستە بیکەی بیکە، مەڵێ خۆ سوودی نییە. دایکی موسا نەیفەرموو وەڵڵا جا هەر دەیکوژن، جا بۆ شیری بدەمێ، با هەر سۆز و ڕەحمم نەچێتە سەری یەک جار دواتر بۆی نەسووتێم. نا، ئەن ئەڕضیعیه، تۆ جارە لەم ساتەدا شیری بدەیە. فەئیذا خیفتی عەلەیه، دیسان سەیری وردەکانی قورئان کەم بەڕێزان، نافەرمێ فەئین خیفتی عەلەیه. فإن خفت عليه لقال فإذا خفت عليه فرقي تشيا آي چن نفا من أواني كرخنا لقرآن دقرن فنا بخوا أوانا أو برين نشارزان بزمان نشارزان بويك أما كلامي مروف بويايا دو بي فرمويايا فإن خفت عليه أقر ترساي دزجيري بكن بين مالو من دالك اللي ورقرن خوا نافر من أقر نخير بدلنيايا ودينا مالكت بەدڵنیاییەوە دێنە سەرتان. ئیذا بۆ تەحقیقە بەڕێزان، چۆن دڵی ئیذا جاء نەسڕ الله ناڵی ئین جاء نەسڕ الله، وای بخوێنەوە هەڵەیە قورئان. نەخێر یەقینت هەبێ سەرکەوتنی خوا بۆ ئیمانداران هەر دێتە پێشەوە. خوا ئاوا دەفەرمێ فەئیذا خیفتی عەلەیه، ئەگەر ترست بۆ هات نا ئەگەر نا دڵنیابە دەگەنە نزیکی ماڵەکەت و خەریکە خۆ بە ژوورا دەکەن و موسای مەلۆتکە لە دەست دەستێنن. ئالەو کاتەدا منداڵەکەیان بدەیە نە فەئەلقیه فی الیم، بیخە تابوتێکەوە، بیخە سندوقێکی کەپسی داپۆشراوە و بۆریەکی هەوایی بۆ تێکە کە هەوا بمژێ و ئاویش نەچێتە ناویەوە، ئامادەی بکە حازری بکە، بیخە ناو ئاوەکەوە بە شەپۆلی ئاوەکەی دادا. باشە قورئان ئەمەی بۆ من و بۆ تۆ باس کردووە. ئەمر ڕۆدەکرێ ئێمە مناڵی مەلۆتکەی خۆمان فڕێدەینە ئاوەوە؟ نا، ئەو بۆ دایکی موسا و مەلۆتکەکە کە موسا پێغەمبەر بوو سەلامی خوای لەسەر بێ. ئەی بۆ ئەمڕۆی ئێمە ئەم ئایەتە قورئانیە چی تێدایە؟ فەئەلقیه فی الیم، پێمان دەڵێ هەرگیز تەسلیمی زاڵم مەبە، قەد منداڵەکەت مەدە دەستی زاڵم سەری ببڕێ، قەد ڕۆڵەکەت گەورە مەکە و بیبەی سەرکردەیەکی زاڵم لە پێناوی کورسی و کولێرەی خۆیدا بە کوشتیدا. فەئەلقیه فی الیم، ئەگە حەدە سەڵاتن نەما بە ئاوی دادەی باشترە، بە دوژمنەکەت خۆشحاڵ نەبێ بە کوژرانی کوڕەکەت، بیخەیتە ئاوەوە، ئاوەکە مەترسی خنکانی لەسەر بێ باشترە، چونکە ئەو کاتە زاڵمەکە خۆشحاڵ نابێ بەوەی کە دەسەڵاتی هەبوو بەسەر ڕۆڵەکەتدا. الله ئیسلام چه ئازادی خوازیەکی تێدایە. قەد ڕۆڵەی خۆتان بە قوربانی کەس مەکەن، مەهێڵە فێرعەون دەستی بگاتە کوڕەکەت و دڵی خۆش بێ بەسەر بڕینی، تۆ هەڵوێستت هەبێ هیچ دەسەڵاتی چەکداری نییە ڕوبەڕووی بیتەوە، ئافرەتێکی بێدەسەڵاتی بێکەس، بەڵام دەسەڵاتم هەیە مناڵەکە من نادەمێ، ئەی خەمە ئاوە و تەسلیم بە پەروەردگاری دەکەم. خوای پەروەردگار دەفەرمێ وەلا تەخافی وەلا تەحزەنی، نەبترسە و نەخەمبار بە. قورئان پێمان دەڵێ لە کاتی تەنگانەدا مەرجی سەرکەوتن و ڕزگار بوون ئەوەیە مەشڵەژێت. لا تخافي ولا تحزني، نبترسا
نەمەحزون بە هەڵوێست دووەرگرە عەقڵت دامەخە چونکە ترس و حزن و خەمباری عەقڵی مرۆڤ دادەخە ترسنۆک قەت بیری بۆ ناکرێتەوە خەمبار لەبەر خەم سواری دڵی بووە ناتوانە ژیرانە بڕیار بدا خوا دەفەرمێ لا تەخافی ولا تەحزەنی نەبترسە نەمەحزون بە بە ئێمەش دەڵێت لە تنگانەدا مەشڕەژێ و مەترسێ ئینا ڕادووه ئیلەیکی پێمان دەڵێ قورئان فەرمووی بەدایکی موسا وترا کوڕەکەت بۆ دەژێڕینەوە دێتەوە ئامێستەوە ئەم ئاەتەش ئینا ڕادووه ئیلەیکی بە من و بە تۆ دەڵێ لە ئەو پەڕی تەنگانەدا گەشبین بە ڕەشبین دەیوت ڕەشبین وایە دەیوت وا بە ئاوەکەم دادا یان دەخنکێ یان ئەو پەڕی یەکێ دەیدۆزێتەوە دواتر مناڵێکی جوانکی لێ گەورەی دەکاو دەیکا بە کۆیلە و بە پارەیەک لە بازاڕە دەیفرۆشێ دەبێتە خزمەتکاری ماڵان بەڵام قورئان وا نافەرمێ قورئان دەفەرمێ وەجاعیلوه من المرسلین لە پاشە ڕۆژە دەشیکەین بە پێغەمبەر لە ئەو پەڕی تەنگانەدا گەشبین بە لە ئەو پەڕی تەنگانەدا لە باسی دایکی موسا و موسای مەلۆتکەدا پەروەردگار پێمان دەڵێ لە ئەو پەڕی تەنگانەدا گومانت وابێ بە پەروەردگارت کە ئەوەی عەقڵ تەسەووری ناکاتێتە جێ پشتیوان بەخوای گەورە تخوا بەڕێزان لە عەقڵی چێدا بوو بە هیچ عەقڵی مرۆڤێک و پێوەری مرۆڤایەتی ئافرەتێکی بێدەسەڵاتی بێکەس مناڵەکەی لە ترسی فرعون بە ئاوادا گەشبینی شەبە ڕەحمەتی خوا دێتەوە ئامێزیەوە بە سەلامەتی دێتەوە ماڵی و دوا ڕۆژیش نابێتە خزمەتکاری کەس دەبێتە یەکێک لە پێغەمبەرانی پایەبەرزی خوای پەروەردگار گەشبین بە موسا لە ساتەوەختی تەنگانەی ژیانە لەدایک بوو بەڵام هەموو گەشی و خۆشی و گەشبینی بە دواوە بوو لە دوای ئەم تەنگانە گەورەیە کاتێک کە دایک بۆ دوجار ماچی ڕۆڵەکەی دەکا و ئەی خاتە ئاوەکەوە موسا گەیشتە خۆشی گەیشتە خۆشیە کە هەموو منداڵی دنیای ئەو سەردەما دواتر کە بوو بە گەنج هەموو گەنجانی سەردەمی خۆی خۆزگایان پێدەخواست بۆ بوو بە کوڕی ماڵی فرعون ئاسیا فەرمووی خێزانی فرعون فەرمووی قڕەت عەین لی وەلەک ئەمە سۆمای چاوی من و تۆیە یعنی نەک هەر بەخێر بەخێوی دەکەین وەڵا مناڵێکی داماوە خوا ئەزانێت چێ بەم ئاوەی داداوە بێ دایک و بێ باوک و بێ کەس با بەخێر بەخێوی کەین دوای دەیکەین بە خزمەتکار نا ئەمە سۆمای چاومانە ئەمە بیلبیلە و ڕووناکی چاومانە هی من و هی تۆ ئەی فرعون خوا بەڕێزان ئەمە بەس بەخوا ناکرێ ئەو مناڵە دەبووە بەخێر بەخێوە بکرێ بەڵام خوا مەحەبەتی دەخاتە دڵیانەوە دەفەرمێ قڕەت عەین لی وەلەک ئەمجا پەروەردگار دایەوە بە دایکی شیری کەسی نەخوارد هاتەوە ئامێزی دایکە بە ئیمانەکەیەوە لە دوای ئەو تەنگانە خۆی بەخێوی کرد و شیری دایە مانگانە پارەی بەخێوکردن و شیرەکەشی وەردەگرت واتە نان و ئەمانی خۆی و منداڵەکەی مسۆگەر بوو سبحان الله ئەمە بەس بە ئەڵڵا دەکرێت یەک سەعات لەمەوبەر تەنگانەیەکە مناڵەکەت بە ئاوادە بەڵام با دوژمن سەری نەبڕێ با لە ئاوا بخینکە باشترە بەڵام گەشببینیش بەدەگەڕێتەوە بۆت خوا گێڕایەوە هاتەوە ئامێزی خۆی جاران خۆی برسی بوو ئێستا موچەشی لە ماڵی فرعونەوە بۆ هۆی منداڵەکەیەوە بۆ بڕایەوە جاران مەترسی لەسەر منداڵەکەی هەبوو خۆشی هەبوو ئێستا منداڵەکەشی لە ژێر پارێزگاری و حیمایەدایە هەم خۆشی ژیانی مسۆگەرە هەم نان و ئاویشی مسۆگەرە ئەمە بەس بە ئەڵڵا دەکرێت تۆش ئاوا گەشببین بە بەرامبەر بە تاریکیەکانی ژیان بەڵام بەڕێزان وتمان ژیان لەسەر بارێک ناوەستێ هەوراز و نشێ و بەرامبەرە موسای دەستڕۆیشتووی ناو کۆشک موسای گەنج پارەدار پلەدار جێگای خەوتنی نەرم خواردنی پاشایانی دەخوارد لە وڵاتی خۆیدایە لای دایک و خوشک و براکانی دەژی لای دایک و خوشک و برای دەژی کەچی لە کتوپڕێکە لە یەک دەقەدا لە کارەساتێکە هەمووی لەدەستدا چاوەڕێ دنیا ئاوایە لە یەک دەقەدا ژیانی ئەم موسایە چۆن گۆڕا 180 لە گۆڕا چونکە بە زلەیەک قیبتیەکی لەدەست کوژرا کە لە پیاوانی ئەمن و ئاسایشی فرعون بوو فەرمانی کوشتنی بۆ دەرچوو
ئەبێ ڕاکات و میسر بەجێ بێڵێ هیچ کەسێک نییە بتوانێت لەم سەر زەویەدا دیفاعێک لە موسا بکە، هیچ کەسێک نییە، هیچ کەسێک ناتوانێت واستەی بۆ بکە و لە کوشتن ڕزگاری بکە. تەنها لەم تنگانەیەدا ئەبێ پەنا بۆ خۆی پەروەردگار بەرێ. بەڕێزم تۆش منیش دەکەوینە تنگانەیەکی ژیانەوە هیچ هێزێک نییە بتوانێت دیفاعمان لێ بکە و پەنای بۆ بەرین، بەڵام خۆ پەنای ئاسماندا نەخراوە، خۆ دەستەکانت بە دەستنوێژەوە بەرزکەوە لە خوا بپاڕێەوە خۆ ئەم دەرگایەدا نەخراوە. تۆش لە تاریکی تنگانەدا کە کەس فریاد ناکەوێ پەنا بۆ ئەڵڵا بەرە سوبحانەه وتەعالا. موسا چەند دوعایەک دەکا، ئەمانە دوعای کاتی تنگانن. بەڕێزان تکایە با لە بەریان کەین، ئەم دوعانەتان بەسە بۆ کاتی تنگانە. ئەو کاتەی کە هەڵەیەک لە دەست ڕوودا، ئەو کاتەی کە گوناهێکت توش بوو، ئەو کاتەی خۆت بە گوناهبار زانی بەم دوعایە لە خوا بپاڕێەوە خوا لێت خۆش دەبێت، یەقینت هەبێ خوا لێت خۆش دەبێت. موسا کاتێک کەوا زلەکەی لە کابرادا فوەکەزەه موسا فقەضا عەلەیه، یەک زلەی لێدا یەک بۆکسی لێدا، کابرا یەک دەقە بەلادا هات، بەخوا بۆیە لێ نەدا بۆ بیکوژێ. بەڵام ئای چ کارە ساتێکە کەسێک بە خەتەئیش بەدەستی تۆ بکوژێ، کەسێک بە ئۆتۆمبیل جاری وایە سەرپێکی یاساشی نەکردووە، کەسێکی لەدەست دەڕوا هەمیش هەدڵی عەزاب دەخوا. کەسی وامان هەیە وەکو جەنابتان چەند جار لێ پرسیین مامۆستا بە پشیلەیەک ئۆتۆمبیلەکەم لە پشیلەیەکی داوە، لە سەگێکی داوە، وەڵڵاهی چەندی خۆم پاراست ئەو هاتە ژێر تای ئۆتۆمبیلەکەمەوە. هەز دەکەی ناڕەحەتی، هەز دەکەی گوناهێک تاوانێکت کردووە، بەم دوعایە لەخوا بپاڕێەوە. ئەمە دوعای تنگانەیە لە کاتی توشبوون بە هەڵە و گوناهدا، بڵێ ڕەبی ئینی ظەلەمت نەفسی فەغفر لی. موسا فەرمی پەروەردگارم یا ئەڵڵا زوڵمم لە نەفسی خۆم کرد، بەڕاستی ستەمم لە نەفسی خۆم کرد، دەرونی ئارامی خۆمم بەم گوناهە شێوان. ئای خۆزگە خۆم بگرتایە ئەو زلەیەم لێ نەدایە، ئەو بۆکسەم لێ نەدایە. ظەلەمت نەفسی فەغفر لی، یا ڕەبی خوا لێم خۆش بە، خوا لێم ببوورە. قورئان دەفەرمێ فەغەفەڕ لەه، دەست بەجێ خوا لێ خۆش بوو. خۆ خوا ئەو کاتە وەحی بۆ موسا نەکردووە، خۆ خوا وەحیش بۆ تۆ ناکا، ئەی چۆن دەزانی خوا لێت خۆش بوو؟ موسا دڵی فەرەح بوو کە ئەم دوعای کرد، گەشی بە دڵی هات کە ئەڵڵا لێت خۆش دەبێت. تۆش لە کاتێکا تووشی گوناه بووی مەویز مەبە، بڵێ یا ڕەبی خوا لێم خۆش بی، دڵنیا بە پەروەردگار لێت خۆش دەبێت. ئەمە دوعاکەیە، دوعای تنگانە لە کاتی توشبوون بە گوناه و سەرپێچی خوادا، ڕەبی ئینی ظەلەمت نەفسی فەغفر لی. ئەمە لەبەرکەن. دووەمیان بەڕێزان کە ئاشکرا بوو ڕۆژی دواتر بە سەراتەکە لە قورئانە هەمووتان بیستوتانە خوێندوتانەتەوە، کابرای نالەباری خزمی خۆی تووشی ئاژاوەیەش کە بوو لەگەڵ قیبتیەشکەدا دەستگاکانی ئەمن و ئاسایشدا تێک هەڵپڕژایەوە. موسا فەرمووی ئینەکە لەغەویون مبین، بەڕاستی تۆ کەسێکی سەرکەشی نالەباری ئاشکرا دیارە. دوێنێ شەڕ، ئەمڕۆ شەڕ هەر هاواریش بۆ من دێنی، وتی دەتەوێت وەکو کابرای دوێنێ بمکوژی ئاشکرا بوو. ئیتر لەو کاتەدا کە ئاشکرا بوو کۆشکی فیرعەون دەسەڵاتداران کۆبوونەوە بە سەرکردایەتی فیرعەون، بڕیار درا موسا لەناو ببرێ، لە تۆڵە و قیساسی ئەو دەستگا ئەمنیەدا دەبێت بکوژرێتەوە. دۆستەکەی هات بۆ لای ئین المەلأ یەئتەمیڕون بیکە لیەقتولوک فەخڕج ئینی لەکە من الناصحین. هەموو دار و دەستەکەی فیرعەون کۆبوونەتەوە و پیلانی ژەهراویان داناوە دۆستی ئازیزم موسا بتکوژن. فەخڕج هەر ئێستا، فای تعقیبە، هەر ئێستا خۆت کۆکەوە بڕۆ دەرچۆ میسر بەجێ بێڵە، ئینی لەکە من الناصحین، بەڕاستی من دڵسۆز و بەڕاستی جەرگم بۆ تۆ دەسووتێ، ئاوا بە ناحەق بتکوژن، هەستە خێرا وڵات بەجێ بێڵە. بەڕێزان سەیری کە دیقەت بدەن، ڕۆژی پێش ئەوە کوڕی کۆشکە، جیرفان پڕ لە پارە، خواردنی پاشایە، جێگای نەرم، پلەی هەرە بەرز، هەموو دەست لە سەرسنگ بۆ موسا وەستاون. ئێستا لەم سەرزەویەدا کەسێک نییە بتوانێت موسا لە ماڵەکەی خۆیدا بحەوێنێتەوە. تۆش ڕەنگە ڕۆژگارێک واد لێبێ هیچ کەس نەتوانێت دیفاع لێ بکە. فەخەرەجە منها خائفا یتەڕەقەب، بە تاقی تەنیا بەبێ کەسی بە جیرفانی بەتاڵ موسا ڕۆیشتە دەرەوە و شاری بەجێ هێش بە ترسەوە، مرۆڤ بە دەستشتسێ یتەڕەقەب، چاوێکی کردبوو بە چوار چاو، دەبێ بە شوێنمەوە نەبوون و جێگاکەم نەدۆزنەوە. ئالەم کاتەدا وەختی دوعای تەنگانەیە، ئەم دوعاش لەبەرکەن.
قال ربي نجيني من القوم الظالمين. أقل الظالم ترساي، أقل دا صلاة داري استمكار ترساي، أقل لكسي ترساي دا صلاتي لسلو دا صلاتي مادي توويا كسي لسلو كسكاني توويا شك داري لتوزياترا هيج دا صلاتك النبو بلا ربي نجيني من القوم الظالمين. يا ربي إخوة لم قوم استمكار رزقارمك سبحان الله دز بجي دعاك يجيرابوا زادوات السيدي وردي قرآن كان كتشو مدين أو كبسي كبوب خزوري بيود لا تخف نجوت من القوم الظالمين. ها قوم الظالمين ليش قوم الظالمين ما ترسى رزقار دبو لدستي قوم استمكار خوا دز بجي دعاك يجيراك. سيميان كاتك كروي كرد مدين بقرار مدروس نكر أوام مريلين لهند كتاب هذا الله وتي كرة بارو رم الرجايا كمنا موسى كري فرعون بوا بحساب كري كوشك بوا شارزاي همو منطقة سنوركان بوا شان صالة جنجك بيجيشتوا زاني أمر رجاي مدينة بالرجايا كي دروس روي بلان بيستي بدعاء قال لدى قال عسى ربي أن يهديني سواء السبيل. دعاء السيام لكاتك رول الرجايا دكي بعقلي بشري خوت بەپێی نەخشە و پلانی جوان دەزانی ئەم ڕێگایە ڕاستە بەڵام مەترسیەکانیشی یەکجار زۆرن. خوایە من ئەمە دەزانم ئەم ڕێگا ڕاستە لێرەوە دەست پێ دەکا بەس نازانم ئەو سەری فەرعی تری لێ دەبێتەوە ڕاجادەیەک دەڕوا ئەڵە چەند فەرعی تری لێ دەبێتەوە ئەگەر ئیشاراتی لەسەر نەنووسرابێت تۆ ڕوو لە ڕێگایەکیانکەی بە هەڵە دەچی. من شارەزایم تا ئێرە هەیە پەروەردگارە یارمەتیم دەی عسى ربي أن يهديني سواء السبيل. مێدەوارم پەروەردگار ڕێنماییم کە بۆ ڕاستترینی شەقام و ڕێگا. بەڕێزان بەینی مەمفیس کە پایتەختی میسری ئەو کاتە بووە موسا تێدا ژیاوە لە ماڵی فیرعەونا لەگەڵ مەدیەن ئەو شوێنەی کە بۆی چوو 1400 کیلۆمەتر لە یەکترەوە دوورن. 1400 کیلۆمەتر موسا لە ماوەی 40 شەو ڕۆژە بڕیوێتی بەپێ پێڵاوەکانی لە پێدا نەمان و بە پێخواسی دەڕۆی. نانی توێ شەبەرە و ئاوشتی پێ نەمابوو گژوو جای کوێوەکانی دەخوارد و لە کانیەکان ئاوی دەخواردەوە. ڕۆیشت بەڵام سەوا ئەسسەبیل خوایە داوام لێتە ڕێگا ڕاستەکەم نیشاندەی. خوایە ڕێ بزر نەکەم بگەمە مەنزڵ و شارێکی ئەمین و ماڵێکی چاک. تۆ دەچێت شارێکەوە پیاو چاک و پیاو خراپی تێدایە. خوایە ئومێدەوارم کە ڕەحمم پێ بکەیت تووشی کەسێکی باش بم ماڵێکی باش بم. جەنابەت ڕوو لە شارێک دەکەی لە وڵاتێک دەکەی لە کارێک دەکەی لە کۆلێجێک دەکەی ئەم سەری ڕوون و ڕێکە کە باشە بەڵام ئەو سەری چاو لێ نییە. دوعاکە بکە دوعای کاتی تنگانە عسى ربي أن يهديني سواء السبيل. الله قورآن چۆن دڵەکانمان ئاو دەدا چۆن بێخەممان دەکا. موسا ئەم دوعایە دەکا و بەرهەمی ئەم دوعای یەکسەر گیرا بوو. وەڕەدە ماء مەدیەن ڕۆیشت لەو هەموو شار و ڕێگا و وڵاتە ڕێگای کەوتە سەر ئاوی مەدیەن بۆ ئەوەی تووشی ئەو دوو کچە باشە بێ و ئەوان بیبەنەوە ماڵی خۆیان. دوو کچی باوک پیر توش بوو مەڕی بۆ ئاودان بەرهەمی دوعای سەوا ئەسسەبیل وەڕەدە ماء مەدیەن. ئەها ڕێگای کەوتە سەر ئەو شارە سەربیری مەڕدانی ئەو شارە و تووشی بوو بە دوو کچەوە کە کەس نەبوو یارمەتیان بدا یارمەتیدان. ئەمە هەموو بەخوا دەکرێت. چوارەم دوعا لەو برسێتی بێماڵی غەریبی ترساوی کەس ناناسێ قەت نەهاتوەتە ئەم شارەوە بیهێنە بەرچاوت ئەوە جەنابەت بی من بم بچینە شوێنێکەوە برسیت بێ بێماڵ بی یەک ماڵێکی ئاشنا دۆستێک کەسێک نەبێ غەریب بێ پارە پارەیەکیش لە گیشفانتان نییە بچی شتێکی پێ بکڕی دەشترسی دەترسی دوژمن ئەمری کوشتن و ئەمری یەعدامت هەیە کە ڕات کردووە. یەک کەسیش لەو شارەدا ناناس یەک کەس تەلەفۆنێکت پێ نییە تەلەفۆن هەر نەبووە پەنا بۆ کەسێک بەری قەتیش نەهاتوویتە ئەو شارەوە. ئەمە هەموو بەسەر موسای پێغەمبەردا هاتۆ سەلامی خوای لەسەر بێ. ئالێرەدا کاتێک کە یارمەتی ئەو دوو کچەی داومەڕەکەی بۆ ئاودان ثم تەوەلا إلى الظل من ئیشم بە ئێوە نییە کارم کرد لە پێناوی خوادا وەختی دوعایە ئەو وەختەی گەیشتێ لووتکەی تەنگانە و بێکەسی بێ پارەیی بێ دەرەتانی هیچ کەسێ لە خۆی نەگرتی هیچ کەس دەرگای لێ نەکردیەوە هیچ کەس تەلەفۆنی لەسەر هەڵ نەگرتی ئەم دوعای کاتی تەنگانەیە بکە کە موسا کردی.
رب إني لما أنزلت إلي من خير فقير. رب إني لما أنزلت إلي من خير فقير. سبحان الله كخوا ناردي خوش النازاني دز بجي دعاك جيرابو برهمي أم دعايا رب إني لما أنزلت إلي من خير فقير يكميان پیاوچاک یەک توش بوو لەو هەموو خەڵکەدا کە بانکێشتی کرد بۆ ماڵی خۆی یەکێ لە کچەکانی نارد بانگ دەکا باوکم بێ بۆ ماڵمان پاداشتی ئەو چاکە و حرمەتت بداتەوە کە لەگەڵ ئێمەت کرد. پیاوێکی چاک بەدەمی خۆی دەڵێ وەرە کچەکەمت بدەمێ. بەڕێزان خەڵک ناتوانە قەت متمانە بکە. ئێستا جەنابەت لەم شارەدای یعنی متمانە ناکەی گەنجێکی غەریب خۆی بۆیت باسکە بڵێ کەسێکم لەدەست کوژراوە ئەمری ئیعدامم هەیە لە وڵاتی خۆمەوە ڕام کردووە پارەم نییە زەمانم نییە هەویە و ناسنامەم پێ نییە پاسپۆرتم پێ نییە تخوا دەتوانانی بڵێ وەرە ماڵەکەم بژێ و کچی خۆمت دەدەمێ. بەڵام ئەمە دەرگای ڕەحمەتی خوایە دوعاکە گیرا بوو خوایە زۆر محتاجم بە ڕەحمەتی تۆ زۆر هەژار و داماوم خوایە بەهانامەوە بێ ئەوەندە لە ناخەوە لە خوا پاڕایەوە هەمووی نیو سعاتی نەبەر بەرهەمی یەکەمی دوعا تووشی پیاوێک بوو بەدەمی خۆی بانگی دەکا وەرە یەکێک لەو دوو کچەمت بدەمێ أريد أن أنكحك إحدى ابنتي هاتين أبواب عقلي بشري بويا موسى هرگیز ژنی دەست نەکەوتە لەو شارەدا کەچی پیاوێکی ئەو پەڕی حرمەتدار کچێکی زۆر بە حیا و حرمەتی پێشکەش دەکا ئەڵێ وەرە لێ دمارەکەم بیکەم بە هاوسەری ژیانت. دووەمیان کاری 10 ساڵی دەست دەکەوێت ئەخرەوەتا وەرە لەم شارانەی خۆماندا یعنی کەسێک بێ بڵێ لەسەر داخلی دوکانەکەم دادەنێم کە کامیراش بەسەرتەوەیە ئەڵێ بەخوا کە کەس نەیناسێ و کەس زەمانی نەکات چۆن دەتوانم کلیلی دوکانەکەمی بدەمێ. ئەیمە ڕووماڵاتێک لەو زەمانەدا بەڕێزانیەوە بیری لێ بکەنەوە هەرچی سەروەت و سامانی ئەو پیاوە ئەو ماڵە بۆمە ڕووماڵاتەکەی بووە بیداتە گەنجێکی غەریب پاسپۆرتی پێ نییە ناسنامەی پێ نییە ئەڵێ ناوم موسایە شێت ئەڵە ڕاست دەکا ئەڵێ لە میسرەوە هاتووم چی ئەڵە هەڵاتی وڵاتێکی تر نییە چی ئەڵە خۆی فەقیر نەکردو و ئەمە ڕووماڵاتە دەباتە ئەو شاخ و چیەوە جار هەیە بە 3 ڕۆژ نایەتەوە ماڵەوە ئەگە بیبا و هەمووی تاڵان کا بیبا لە وڵاتێک بیفرۆشە خۆ پۆلیسیان تەرپۆڵ نییە بچێ بە دوویدا و کامیرە نییە چاودێری کرد بەرەو کوێ ڕۆیشتووە. بەڵام خوای پەروەردگار ڕەحم دەخاتە دڵی ئەم ماڵەوە کاری 10 ساڵی بۆ مسۆگەر دەبێت على أن تأجرني 8 حجج فإن أتممت 10 فمن عندك تا 8 ساڵ عقدی نێوان من و تۆ بۆ کارکردنی شوانی هەیە ئەگە بیشیکەی بە 10 ساڵ ئەوە لە پیاوەتی و چاکەی خۆیەتەوە و ئێمە خۆشحاڵتر دەبین بەمانەوە. کاری 10 ساڵی ڕێکی مسۆگەر بوو الله لەو فەزلی خوایە و لە بەرەکەتی ئەو دوعای تنگانەیە. سێمیان پێویستی بە ماڵە کابراوتی وەرە کچەکەشم لێمارە دەکەم دەتکەم بە کوڕی ماڵم زاوا کوڕی ماڵە لەم ماڵشدا بحەوێەوە یعنی بوو بە خاوەنی ماڵی خۆی بوو بە خاوەنی خانووی خۆی بێ منەت بێکرێ ماڵێکی پڕ لە ڕێز ماڵێکی پڕ لە حرمەت پڕ لە ئیمان خەزوورێکی بە هیممەت. چوارەمیان الأمن والاستقرار خەزووری پێیوت لا تخف نجوت من القوم الظالمين هیچ مەترسا ڕزگارت بوو لە قومی ستەمکار لأن هذه المنطقة لم تكن تحت السلطة الفراعنة ئەم منتیقەی مەدیەنە لە ژێر دەسەڵاتی فرعونەکاندا نییە ڕزگارت بوو خوای گەورە بەرەکەتی ئەم دوعایە ئەم خەزوورە هیممەت بەرزەی پێخەڵات کرد بەو پیری و بەتەمەنی خۆیەوتی هیچ مەترسە خوا تۆی ڕزگار کرد لە دەستی ستەمکاران فرعون و دار و دەستەکەی تۆ لێرە ئەمینی ئەمن و ئەمانیشی دەستکەوت. رب إني لما أنزلت إلي من خير فقير لەو کاتەدا کە بێکاری لەو کاتەدا کە محتاجی هاوسەری لەو کاتەدا کە زۆر محتاجی خانووی لەو کاتەدا کە ترسی دەرونی و جەستەی لەسرە ئەم دوعایە بکە. ئەمە دوعای کاتی تنگانەیە بەلەبەریکەین چەند ئاسانە بەڵام بەو یەقینە موساییەوە بێڵێن رب إني لما أنزلت إلي من خير فقير جا لەسەر وشەی فەقیریش بوەستن لە دوعادا دایمە خۆت بە ئەو پەڕی ملکەتی نیشانی خوادا بڵێ خوایە زۆر هەژارم خوایە زۆر داماوم خوایە زۆر بێکەسم نەچی لە کاتی دوعادا خزمەکانت بێنە بەرچاوت نەچی لە کاتی دوعاکانتدا حیزبەکەت بێتە بەرچاوت نەچی لە کاتی دوعاکانتدا پارەکانت بێتە بەرچاوت. فەقیر ئەزانی چییە نە خزمم هەیە
نقومم هيا نحزبم هيا نشقدارم هيا نهاوريم هيا نبارم هيا نناسياوم هيا نولاتم هيا خواي جان زور زور هجارو بيا كسم لقابي رحمة الدا والله بو نفسو بباري وخواي يكسر مال الدداتي هاو سر الدداتي مأواو سكن الدداتي أمن واستقرار وباراستن الدداتي پیغمبران سلامی خوان لسبب آواده پارانوا ها زكريا ليفرمو ربي إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك ربي شقيا باسي هجاري باسي سرسفيبوني خوي باسي بوكانوي إسقانكاني دكا أخوة آواز زعلفو لآوازو داماهم خواه من دالم بي بخشا خواه قولي بي بخشي أيوب ليفرمو أني مسني الضر وأنت أرحم الراحمين يا الله آزار زوري بو هنام بي بهاوال موا تو ببزيتريني ببزياني أولا خوا بباريوا بلان بلا فقير بلا زور محتاج بقابي رحمة دي يا الله خوا بي بهنا وهاوال موا دبا إما جم دعانا لبركين أم تشوار بيزغي لجياني موسى دا دعاي موسوي باسي أويا دعاي كاتي تنغانيا هما اللي دبارين ويا الله يا ربي خوا قورا بقوري ورحمتي خود لستم كارام بمان باريزي يا ربي خوا أم كردستان مان أم قلي كردي مسلمان مان همو مسلماناني سرزوي يا ربي خوا لفرعون وستم كاراني سردم بباريزي يا ربي خوا رحم بأيام ملتي كردي مسلمان لم كردستان دا وبراو خشكان ماني مسلمان لهمو جهان دا يا الله لفرعون كاني زمان بباريزي نما خيت دستي استمكارانوا وكو مصاد رزقاك خويا رزقاء المانكي يا ربي خويا همومان هجاري قابي رحمتي توين هيتش من ناني خومان في بيدا ناكري هجاري فقير وقابي رحمتك يا ربي خويا رزق روزي حلال ما بنسيبكي يا ربي خويا درقاء رزق روزي حلال ما ليبكي توا ببركتي خود بركة بخيتنا ورزق روزي وبارو كارو كسابت مانوا ماڵو منداڵمان ساڵحکەی ئەو گەنجانەمان یا ڕەبی خوا کاریان بۆ ئاسانکەی کە بەنیەتی خێرەوە دەیانەوێت هاوسەرگیری بکەن یا ڕەبی خوا ئەو کچانەمان کاریان بۆ ئاسانکەی کە دەیانەوێت بە پاکداوێنی بژین و بە باوەش و ئامێزی کوڕێک شاد بن بە حەڵاڵی لێمارە بکرێ و پاشان دایکێکی بەسۆز بن و منداڵی خۆیان لە ئامێز بگرن یا ڕەبی خوا کاریان بۆ ئاسانکەی وڵاتمان پڕ خێر و بەرەکەتکەی وەکو چۆن لە ئەو پەڕی تەنگانەدا گەشببینیت بەدایکی موسا بەخشی یا ڕەبی خوا لە کاتی تەنگانەدا گەشببینیمان پێ بەخشی دڵمان تاریک نەبێ عەقڵمان دا نەخرێت چاومان دا نەخرێ یا ڕەبی خوا زاڵمان کەی بەسەر تەنگانەکانماندا لە کاتی نەخۆشیدا یا الله چاوەڕێی تەنها شیفا لە تۆ دەکرێ یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەیت دڵی بەخەم تەنها بە تۆ خۆش دەکرێ یا الله یا ڕەبی خوا هەر کەس دڵتەنگە دڵخۆشیکەی هەر کەس لێ قەوماوە خوا بێ بەهانا و هاواریەوە هەر کەس لە گرتوخانەکاندا یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵی بکەی و دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە بە ماڵ و منداڵی خۆی شادیکەیەوە لە دەرگای زیندانەکان ڕزگاری بێ و خوا بە ئازادی هەموو مرۆڤێک شاد بێتەوە هەمومان بە ئازادی بژین بە ئازادی بمرین یا ڕەبی خوا بەڕووی سوور و سەری بەرزەوە لە حوزور دابین لە قیامەتە بەر شەفاعەتی پێغەمبەری خۆشەویستمان خەی صلی الله عليه وسلم جێگامان بەهەشت بێ لە ئاگری دۆزەخ بمان پارێزی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون